ئەو هەراوە تازانە ئەوەنداوی حاجیامانجا گۆرانێکەش نوێیە پێشکەشە بە هەموو خۆشیویستانی کە لێرە میوانن. ئای عەزیزم بۆچی نایی ئەو جاران میوانم بی بۆ نایەی خۆشەویستی عاشقەکەی جارانم بی. ئای بۆچی نایە یارامی دڵ و ڕۆح و ژانم بی دەرمانیە شوژان و دەرد و خەمەکانم بی. ئەی تۆ سێرەی شەوان و تۆ مانگی تابانم بی من دەمەوێت تۆ خۆشی و ناخۆشی ژیانم بی. هەموو دنیا وەکو من بۆ جوانی تا مەزرۆیە زۆر لە خۆری جوانتر بوو بینی مەمنی وەڕۆیە. ئای حەی چۆن سوو بەسەر سوو خۆشەویستی وەبینمان شەنز و بەسەر سوو ڕۆژی دڵخۆشی پێکەنینمە. ئای ڕۆژانێ بوو پێکەوە تەنیا خەدە بژینمان وەک بەش بوو بۆ ئێمە جێژوان و یەک بینینمە. ئایوان لە خوێنم لێ دەچۆڕێ هێندە قوڵە بینەمان بۆ ڕابوو ڕق و چینە خۆشەویستی بەتینەمە. هەرچی شەرم نووسیوە هەمووی بۆ جوانی تۆیە هەموو دنیا وەکو من بۆ جوانی تا مەزرۆیە زۆر لە خۆری جوانتر بوو بینی مەمنی وەڕۆیە. تۆ کاری کەوتنێم تۆی هێزی ئێستانەوە حەیفە کەوا بێسوودە گریان و باڕانەوە چونکە لات گرنگ نەبوو ڕۆژتریا خورمانەوە نەبووی تایەوەی خۆشی و دڵشادی و دڵدانەوە. ئەی گوڵێ دەمن و گوڵێ شازادەی پەرچەم گوڵێ ئەی گوڵێ دەمن و گوڵێ شازادەی پەرچەم گوڵێ وەرە شەرمی پێ نایە چی لە دڵتایە بڵێ چی لە دڵتایە بڵێ وەرە شەرمی پێ نایە چی لە دڵتایە بڵێ چی لە دڵتایە بڵێ. ئای خودایە وەر بۆ چۆ وا دەمرم لە بێکەس پێم و چۆ ژیانمی گیانی دڵی نەفەس بەڵام ئێستا نازانم ناوە شوێنەوە دەرسی مۆمەوە مردم کەشی کەسی دەسی وەک منێ دڵە خۆش ناکە ئێستا لەگەڵات کەسی. ئەی گوڵێ دەمنە گوڵێ شازادەی پەرچەم گوڵێ ئەی گوڵێ دەمنە گوڵێ شازادەی پەرچەم گوڵێ وەرە شەرمی پێ نایە چی لە دڵتایە بڵێ چی لە دڵتایە بڵێ وەرە شەرمی پێ نایە چی لە دڵتایە بڵێ چی لە دڵتایە بڵێ.
بەم جۆرە ژیانە بشێوێنی دەتوانی بمگرێنی کەو لە چاوم بزەمێنی ژیانە وێرە بکەی داچۆم بسۆتێنی لەگەڵ کەسێکی تردا هاوسەرگیری پێگەبێنی کەس وەک من بێت تۆ نابێ لە دڵێ دەرەبێنی ئەی گوڵێ دەمنە گوڵێ شازادەی پەرچەم گوڵێ ئەرێ گوڵێ دەمنە گوڵێ شازادەی پەرچەم گوڵێ وەرە شەرمی پێنا چی لە دڵتایە بڵێ چی لە دڵتایە بڵێ وماڵی دڵ بیتەوە دڵی شکاوم بە چۆ هەرگیز چاک نابێتەوە ئەی بۆی چۆوە تێنشکا خیاڵ و خەونەکانم بۆمی بگەڕێنەوە یادگاری وێنەکانم ئەی زەرنا ببنێری وەڵامێ نادەمەوە بێسوودە هەرچی بکەی دڵم پێ